ساڵی هاوبەشی کورد گرنگ نییە لە هەرکوی جیهان بێت هاوسۆزی و هەوڵ و گەیاندنی دەنگی ئەوانەیە کە ململانی و شەڕ و ئاژاوە ڕێگەی نەداوە بگەنە کەناری ژیانێکی ئارام. لێرا کچە کوردێک هەموو کاتەکانی لەو چەند ساڵی دواییدا خستۆتە خزمەتی کوردانی ئێزدی، چکە دەگوترێ ئەوەی بەرامبەر بە کوردانی ئێزدی کرا هیچی کەمتر نییە لە هۆلۆکۆست و جینۆسایدی گەلانی دیکە. سڵاتان لێبێ نەوڕۆژی دۆستان، من ئاڵا شاڵیم لێرە لە پایتەختی ئەڵمانیا لە بەرلین. ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ دوزەن تەکال دەکەم. تەکال کوردێکی دیاری نێو سیاست و پارتی دەسەڵاتی ئەڵمانیایە. قسە زۆرە بیکەین، دەمەوێت سەرنجتان ڕابکێشم بۆ پاڵپشتی وڵاتێکی زلهێزی وەک ئەڵمانیا بۆ هەرێمی کوردستان بەگشتی و بە تایبەتی بۆ کوردانی ئێزدی. دوزەن سڵاوت لێبێ، زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە. ڕۆژ باش ئالا، ئەس gelek kêf xweşim em îro birêr nûştînê li Berlîn bi hev re xeber didin û ez gelek silavê germ jî ji xelkê Kurda û êziya dişînim li dunyayê gişî û ez ê xeberdana xwe ez ê îro hegem qusûra min nenêrin ez ê îro bi Almanî bikim çunkî ez bêjim gotinê min ez karim hên zêde yanî weke bidim famkirin û silavê germ li şa dişînim. زۆر سپاست دەکەم. زۆر باش دەکاتە بە ئەڵمانی دەست پێکەم و یەکەم پرسیاریشم بە ئەڵمانی بێ لە بەڕێستان. دوزەن من ئەمێ بزانم ئۆکەی یەت بە ئەڵمانی پرسیارەکانەکەم. دوزەن 6 ساڵ لەمەوبەر یەکەم ڕۆژنامە نووسبی کە بۆ میدیای ئەڵمانی چیت بۆ هەرێمی کوردستان و لەوێ بەرنامەت لەسەر کۆمەڵکوژی کوردانی ئێزدی کرد. چۆن دەستت پێ کرد؟ زۆر ڕاستە، من یەکەم ڕۆژنامەوانی ئەڵمانی بەڕەچەڵە کوردی ئێزدی بووم. ئەوە بەتایبەت ناو دەبم چونکە ڕۆڵێکی گەورەی هەبوو. هەروەها ئەو ڕاستیەی لە کوردستان و عێراق ساڵی 2014 کۆمەڵکوژی بەرامبەر کوردانی ئێزدی کرا و کەسباکی نەبوو بزانێت چی ڕوودەدات، ئەوە منی ئەوەندەی دیکە ناچار کرد بچمە کوردستان. هەروەها بەهۆیەوەی من ڕۆژنامەوان بووم و لەم وڵاتە بەڕەچەڵک ئێزدیم هیچ ڕێگایەکی دیکە نەبوو جگە لەوەی بچم بۆ کوردستان. بێگومان هەموو ژیانم لەو کاتەوە گۆڕا و یەکێک بوو لە سەختترین کاتەکانی ژیانم تاوەکو ئەمڕۆ. ئەو کاتە زۆر مەترسیدار بوو. مانگی هەشتی ساڵی 2014 کاتێک وێنەکانی شنگال بە جیاندا بڵاو بوونەوە، ئەو کاتی داعش سەری جێمس فۆڵەی بڕی. من لەگەڵەوەشدا 2 هەفتە دوایەوە گەڕامەوە بۆ کوردستان چونکە من نەمتوانی چاوداخەم و نەشمویستەنیا تەماشاکار بم لەگەڵ باوکم گەڕامەوە. ئەوەی سەرنجڕاکێش بوو بۆ من یەکەم جار بوو دەچوومە شوێنێک شەڕی تێدا بێت، بەڵام لە هەمان کاتدا دەچوومەوە بۆ نیشتیمانەکەم. یەکەم جار بوو سەردانی کوردستان بکەم لە ژیانم. قەت لە بیری ناکەم و کاتی لە هەولێر نیشتمەوە. ئەو کاتە مووسڵ لەژێر دەسەڵاتی داعشدا بوو. ئەو کاتەی بۆ یەکەم جار بینیم لەسەر تابلۆیەک لە ڕێگادا نووسرا بوو بەرەو مووسڵ. هەموو گیانم لەرزی چونکە دەمگوت چی ڕوودەدا دەگەر داعش بمانگرێت. ئێمە بۆ ئۆتۆمبیل بە هەمان ڕێگەدا ڕۆیشتین، داعشیش پێیدا دەڕۆیشت. کاتێک گاوارەکانم بینی لە دووهۆک، لە هەولێر، لە دەرەوەی شارەکان، لە خێوەتەکاندا، لە ماڵەکاندا، لە هەر شوێنێکدا دەتبینین ترست دەبینی، دەتوانی بۆنی ئەو ترسە بکەیت. لەو ساتەوە ئەوە هەموو ژیانی منی گۆڕی. تۆ توانیت ڕایگشتی لە ئەڵمانیا بگۆڕیت بە وردی باسی کوشتن و کڕین و فرۆشتنی ژن و منداڵ و پیاوی کوردانی ئێزدیت کرد بۆ کۆمەڵگەی ئەڵمانی. هەروەها یەکەم کەس بووی چاوپێکەوتنت لەگەڵ نادیە موراد کرد. چەند گرنگ بوو کە میدیایەکی ئەڵمانی باسی ئەو کۆمەڵکوژیە بکات و ڕایگشتی ئاگادار کاتەوە. Wie wichtig war das, dass deutsche Gesellschaft darüber informiert war? Ich glaube, was man nicht sieht. من لەو باوەڕەدام ئەوەی مرۆڤ نەیبینێت تێناگات چی ڕوویداوە. بۆ من ڕوون و ئاشکرا بوو ئێمە پێویستمان بە وێنەیە، پێویستمان بۆ ئازارەیە لە ڕوخساری خەڵکدا دەبینرا، پێویستمان بە چیرۆک و بەسەراتی و خەڵکەیە لە پشتی ئەو تیرۆر و کارەساتە. نادیە موراد یەکەم ژنی ڕزگار بووی دەستی داعش بوو لە بەردەم کامێرەکاندا بۆ من بەبێ خۆشاردنەوە باسی بەسەراتی خۆی کرد. بەما تابووکەی شکاند چونکە ژنێک کە لە ژێر دەستی داعشدا بوو کڕین و فرۆشتنی پێوە کرابوو، دەستدرێژی کرابووە سەر، نابێت خۆی پیشان بدات. ئەمە لە کللتوری ئێمەدا دابوونەریت بوو تاوەکو ئەو کاتە. ئەو تابووکەی شکان چونکە ئەو ڕوخساری خۆی پیشاندا. منیش تابووم شکان چونکە ئەوم پیشاندا لە چاوپێکەوتنەکەماندا. ئەو کاتە ئاسان نەبوو، ئێمە دەبوو دژی چەندین ئاستەنگ بوەستینەوە. ئەوەی گرنگ بوو ئێمە بەرامبەر داعش وەساینەوە باسی بەسەراتەکانی ئەو قوربانیانەمان کرد. ئەوەی منی زۆر تووڕە کرد لە میدیاکانی ئەڵمانیا تەنها باسی تاوانەکانی داعش دەکرا.
بەڵام قەت باسی قوربانیەکانیان نەدەکرد. نەمان دەزانی ئەو خەڵکە چیان بەسەر هاتووە، چ تاوانێکیان بەرامبەر کراوە، قوربانیان لەبیر کراون. ئەوەی بۆ من گرنگ بوو هەم باسی ئەو تیرۆریستانە بکەم، هەمیش باسی ئەو تاوانانە بکەم داعش کردوونی. بەڵام لەوانە گرنگتر وێنەیەک و ڕوخسارێک بوو بۆ ئازایەتی ئەو ژنە قوربانیانە. ئەوان بێدەنگیان شکاند. لەو کاتەدا فیلمی دیکۆمنتاری هاوار گەشتەکەم بۆ جینۆساید لەدایک بوو. بەڵام تەنیا نەبووم. من لە هاتنم بۆ کوردستان زۆر هاوکاری کرام. بەهزاد عەلی جێگری پارێزگاری دوهۆک زۆر هاوکاری کردم. ئەو ڕێگەی دام بچمە نێو کەمپەکان، گوتی دەتوانیت وێنە بگریت. بیرم دێت خەڵک چۆن چیرۆکەکانی خۆیان بۆ باز دەکردم، واتە بۆ ئەو کارە پێویستیت بە هاوکاریە، پێویستیت بە سیستەمێکە، پێویستیت بە حکوومەتە، ڕێکخراوەکان، خەڵک هەمویان متمانەیان پێبەخشین بتوانم باسی چیرۆکەکەیان بکەم. لە هەموو ژیانمدا قەت هێندە خەمبار و دڵتەنگی و بێدەسەڵاتی و ناچاری و لە هەمان کاتدا خۆستی بەردەوام بوون لە ژیان مرۆڤانە و خێرەتم بەدی نەکرده بوو. لە شەڕدا تەنها یەک لایەن نابینیت، هەردوو لایەن دەبینیت. لەو ساتەوە تۆ دەستت بە تێکۆشان کرد. بۆ تۆ گرنگ بوو حکوومەتی ئەڵمانیا و خەڵکی ئەم وڵاتە بزانن چی ڕووی داوە. تۆ چەندین چالاکیت ئەنجامدا لە کۆنفرانسەکان تا بەرپرسانی حکوومەتی ئەڵمانیا ئامادە بوون وەکو ڕاوێژکاری ئەڵمانیا ئەنگلا مێرکل. چۆن توانیت لە ئەڵمانیام کارانە بکەیت؟ چۆن توانیت خەڵکی ئەم وڵاتە بە ئاگا بێنیتەوە و بڵیت تەماشاکەن چی لەوێ ڕووی داوە؟ بەوەی زۆرمان لێ دەکردن من لەو باوەڕەدام ئەگەر ئێمە وەکو چالاکوانی مرۆیی ئەرکێکمان هەبێت، ئەویش ئەوەیە دەبێت وشەکانمان بەهێز بێت. ئێمە خەڵکی وڵاتین. ئێمە لەوێ بووین توانیمان ئەو چیرۆکانیان بۆ باس بکەین کە خەڵک لێرە ئاگاداری نەبوون. توانیمان هەردوو جیهان پێکەوە ببەستینەوە. من هەموو بابەتەکانم کۆکردنەوە، پاشان لە ڕوانگەی چاویلکە ئەڵمانیەکەم، چاویلکە کوردیەکەم و ئێزدیەکەم هەوڵمدا بیری خەڵک بێنمەوە چی ڕووی داوە. گوتم ئەگەر بمانەوێت هاوکاری ئەو خەڵکە بکەین، دەبێت بەرپرسان و بڕیاردەرانی حکوومەتی وڵاتە ئاگادار بکەینەوە. دەبێت پیشانیان بدەین. هەرچەندە ئاسان نەبوو، بەڵام ئێمە بەردەوام بووین، کۆڵمان نەدا. پێویستە بڵێم حکوومەتی ئەڵمانیا زۆر پەرۆشیە و پرسە بوون و دەیانویست بزانن چی ڕوودەدات لەوێ. کاتێ من گەڕامەوە لە پەیوەندیەکی زۆر بەهێزدا بووم لەگەڵ دەستگاکانی ئاسایشی ئەم وڵاتە سەبارەت بۆ داعشانی دەگەڕانەوە. سەبارەت بە گۆڕە کۆمەڵەکان هەموو ئەم زانیاریانە دەبوایە کۆ بکرێنەوە. ئەو کاتە هەموو ڕووداوەکان لە سەرەتادا بوون. کەس باوەڕی نەدەکرد چی ڕووی داوە. من وەکو ڕۆژنامەوانێکی ئەڵمانی لە کوردستان وێنەم گرتە بوو، بۆ هەموو بابەتەوە گەڕامەوە تەنیا بۆ تەلەڤیزیۆنەکەم سەرنجڕاکێش نەبوو، بەڵکو بۆ هەموو دەستگاکانی ئاسایشی ئەڵمانیا، بۆ بەرپرسانی هەموو پارتەکان سەرنجڕاکێش بوو. زۆر باش بیرم دێت کاتێک لە هەرێمی بادن-ڤۆرتمبێرگەوە دکتۆر میشایل بلۆمار تەلەفۆنی بۆ کردم، گوتی بەڕێز تێکال، ئەمڕۆ لە هەواڵەکان بەشێک لە راپۆرتەکەت پەخش کرا لە وەزارەتی هەرێمەکەم. زۆر لە بڕیاردەرانی حکوومەتەکەمان بینیویانە و سەرۆکوەزیران کرێچمار بڕیاریدا 1000 ژن و کچی ئێزدی بێنێتە ئەڵمانیا. ئەمە نمونەیەکە بۆی بزانین چەند بەهێزین. هەر تاکێک لە ئێمە دەتوانێت چەند کاریگەر بێت ئەگەر باوەڕمان بە کارەکەمان هەبێت. بۆ منیش ئەوەی نەیهێشت من واز بهێنم ئازارەکەم بوو. تۆی بەهێزتر کرد بۆ ئەوی بەردەوام بیت. ئەوەی لەوێ بینیم هاواری ئازاری ئەو خەڵکە. ئەوان هاواریان دەکرد، نەیان دەتوانی هیچ بڵێن، نەیان دەزانی چیان بەسەر دێت. ئەوەی وای لێکردم بەردەوام بین و بەردەوام بم. Du bist so wie ein Botschafter dann تۆ وەک باڵوێزی کوردانی ئێزدی تەماشا دەکرێت. ئەڵمانیا تاوکو ئێستا چۆن توانیوەتی هاوکاری ژن و منداڵانی کوردی ئێزدی بکات؟ تۆ توانیت لە ڕێگەی کارەکەتەوە چی بکەیت بۆ ئەوان؟ من لەو باوەڕەدام ئەوەی گرنگە من بەشێکم لە بەشێکی گەورەتری ڕووداوەکان. زۆر چالاکوان و ڕێکخراوی دیکەش هەبوون دەستیان لەو برینەدا و کاریگەریان هەبوو. ئەوەی گرنگ بوو ئەوەی بەدەستمان هێنا کارێکی مێژووی بوو. بۆ یەکەمین جار دوای جەنگی جیهانی دووەم لە پەرلەمانی ئەڵمانیا بە یەک دەنگ بڕیاری هەناردەکردنی چەک درا بۆ پێشمەرگە بۆ پاراستنی کوردانی ئێزدی. ئەوەی بەڕاستی زۆر گرنگ بوو بۆ هەمومان لەو کاتەدا گۆڕانکاری سیاسی دروست بوو. کاتێک کۆمەڵ کوژیەکە ڕوویدا ڕۆژی 2 لە سەر 3 بوو، ئەو کاتەی ئێزدیەکان تەنها بوون.
ئەو کاتە کاری من دەستی پێکرد. دەستم برد بۆ تەلەفۆنەکەم و پەیوەندیمان بە هەموو کەسێکەوە دەکرد، داوامان کرد دەبێت هاوکاریان بکرێت. تەماشاکەن، ژن و منداڵی بێتاوان دەکوژرێن، سەر دەبڕدرێن، دەستدرێژیان دەکرێتە سەر. دوای چەند ڕۆژێک ئەمریکەکان دەستیان کرد بە بۆردومانکردن. ئەوەی بینی چی ڕوویدا ناتوانێت لەبەر دژە شەڕ و توند و تیژی بڵێ نابێت چەکەناردە بکەین. لەو کاتەدا دەبوای ڕای خۆم بگۆڕم. داعش بە هیچ شێوەیەکی دیکە لە نێو نەدەبرا بۆ جۆرە نەبوایە، ئەوە بڕیارێکی گرنگ بوو. In dem Moment musste ich meine Meinung ändern, denn der IS war nicht anders zu besiegen, außer mit Waffengewalt. Das war sehr entscheidend. Ne? Genau, das war sehr entscheidend. Wir kommen gleich zu Ende. Deswegen frage ich nochmal, du hast dann... ساڵی 2015 ڕێکخراوی هاوارهێڵپت دامەزران. چ پرۆژەیەک لەلایەن ئێوە بەڕێوە دەبرێت؟ ئێوە لەگەڵ وەزارەتی ئابووری و گەشەپێدانی ئەڵمانیا کار دەکەن. چۆن هاوکاری کوردانی ئێزدی دەکەن؟ دەبێت چی بکرێت؟ Was macht ihr für die kurdische Jesiden und was muss jetzt gemacht werden? Also, ich glaube, was ganz wichtig ist... ئەوەی گرنگە ئێستا دەبێت ئێمە لەوێ بین. ئومێد بدەینە خەڵک هەلی کاریان بۆ بڕەخسێنین. ئەمە باسی نزیکەی 450,000 ئێزدی دەکەین لە کوردستان کە لە کەمپەکاندا دەژین. ئەوە کارێکی زۆر ئەستەمە بۆ حکوومەت، بەڵام ئەستەمتر بۆ ئەو خەڵکانەیە لەو کەمپانەدا دەژین. ئەوە نابێت بۆ هەمیشەوا بێت. نابێت ئێمە ئوردونی دووەم دروست بکەین. لە ئوردون دەیان ساڵە ئاوارەکان لە خێوەتدا دەژین. ئەگەر ئێمە لەسەر ئاستی جیهان بمانەوێت سیاسەتی کۆچبەران وا پێڕەو بکەین، مرۆڤەکان وڵاتەکەیان بەجێنەهێڵن، دەبێت ئومێدیان پێ ببەخشین، هەلیکاریان بۆ بڕەخسێنین، هاوکاریان بکەین. ئێمە لەو پرۆژانەدا هاوکارین. پرۆسەی ئاوەدانکردنەوە ئێمە لەگەڵیانین، پرۆژەی جیاوازمان هەیە. لەگەڵ وەزارەتی گەشەپێدان کار دەکەین. لەگەڵ وەزیری گەشەپێدان دکتۆر میولەر پرۆژەیەکمان هەیە بۆ ژنان لە ژێرناوی گەڕانەوە بۆ ژیان. سنتەر لە کەمپەکان هەیە، نزیکەی 14,000 کەس تێیدا دەژی. ئێمە لەوێ هاوکاری ئەو ژنانە دەکەین لە دەستی داعش ڕزگاریان بووە بۆ ئەوی بتوانن دەست بە ژیانێکی نوێ بکەن. لەوێ کۆرسی جلدورین و چەندین کۆرسی دیکەیان هەیە. بەڵام ئەوان وەک من و تۆ دەیانەوێت کۆرسی کۆمپیوتەر، زمانی ئینگلیزیان بۆ بکرێتەوە. ئەوان چەندین پرسیاری دەرونی دەکەن. دەیانەوێت هەموو شتێک بزانن. کارێکی زۆرمان هەیە، بەڵام دەبێت بڵێم کارێکی یەجگار زۆرە. کارێکی زۆرە بێگومان. بەبێ هاوکاری حکوومەتی هەرێم ناتوانین ئەو کارانەمان بکەین. ڕێکخراوی هاوار لە کوردستان تۆمار کراوە، لە ئەڵمانیاش بە هەمان شێوە. زۆر کاری دیکەمان لەبەردەستە، بڕیارە چەندین پرۆژەی دیکە بکەینەوە. سنتەری ژنان لە کەمپەکانی دوهۆک و کەمپەکانی دیکە زیاد دەکەین. دەمانەوێت لەوێ لەگەڵ بڕیاردەرانی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانمان بکەین. دەمێت سوپاسی هەرێمی کوردستان بکەم. ئێمە دەتوانین زۆر کاری باش بکەین ئەگەر پێکەوە بین. هەروەها ئەگەر لە سیاسەتی جیهان تێبگەین لەبارەی ئەو شەڕانە تێبگەین، دەبێت سیاسەتی مرۆیی هەبێت بۆ خەڵکە. Sehr schön. Eine Frage noch. Du hast deinen letzten Dokumentarfilm... باشە، زۆر باشە. فیلمێکی دۆکۆمنتاری دەربارەی نەجلەمەتۆ و چەند ژن و کچی ئێزدی دروست کرد. لەگەڵ نەجلە چوویتە هەرێمی کوردستان و پاشان چوویتە شەنگال. لەو فیلمەدا باسی نەهامەتی و کۆمەڵکوژی کوردانی ئێزدی دەکەیت. لە ئەڵمانیا ئەو دۆکۆمنتاریەت نیشانی بەرپرسانی حکوومەتی ئەڵمانیا و ڕێکخراوی مرۆییدا. پەیامی ئەو دۆکۆمنتاریەت چییە؟ دوای 5 ساڵ دەتەوێت چی بڵێیت بە حکوومەتی ئەڵمانیا؟ Nach fast mehr als 5 Jahren nach dem Völkermord an Jesiden, was willst du heute noch sagen? Der Saal war ja voll, das hast du ja gesehen. هۆڵەکە پڕ بوو، زۆربەی میوانەکان میوانی بڕیاردەریە وڵاتە بوون. ویستم بیریان بەیانمەوە، هێشتا ئەو کۆمەڵکوژیە کۆتایی نەهاتووە. ئەوەی بینیمان فیلمێک نەبوو، بەڵکو ڕاستێکی تاڵە. ویستم پیشانی بدەم ئەو خەڵکانە هێشتا بێئومێدن. هێشتا کاری زۆری یاسایی ماوە، دەبێت یەکلایی بکرێتەوە. دەمەوێت پێیان بڵێین دەبێت بەرامبەر بە قوربانیانی دەستی داعش بەرپرسیارەتیمان هەبێت. ئەو وێنانەی بە هەموو جیاندا گەڕا و قەت کەس لە بیری ناکات. هەموو دەبێت لە بیریان نەکەین. دەبێت هاوکاریان بین تاوەکو مافی خۆیان وەربگرن. بە تەنیا ناتوانن بگەنە دادپەروەری.
من دەمەوێت بەرامبەر بۆ پرسە هەستیارانە مامەڵە بکرێت جگە لە شیکردنەوە جگە لە فاکت و ژمارە داوایان لێ دەکەم بە دڵ و بە هەستی مرۆڤانە مامەڵە بکەن. ئێمە دەتوانین ئەو کارانە بکەین تاوەکو ئێستا نەکراوە، تاوەکو ئێستا پرۆسەی سیاسی نەیکردووە. ئەوە پامەی دیکۆمنتاریەکەی من بوو، ئەو بابەتە سەختە زۆریان ناتوانن تەماشای بکەن. دەبێت بیهێنە نێوچەقی کۆمەڵگە و نێودڵی ئەڵمانیا لە بەرلین. لەناو ئەو هۆڵی سەر بە DDR بوو سینەمای بەرلین ئینتەرناسیۆناڵ لەگەڵ هونەرمەنداندا، لەگەڵ سیاسەتوان، لەگەڵ ڕێکخراوی مرۆیی، لەگەڵ بەرپرسانی ئابووری. من دڵنیام ئەو کەسانە دوای بینینی ئەو فیلمە بە بیرکردنێکی جیاوازەوە هۆڵەکەیان بەجێهێشت وەک لە پێشەوەی هاتنە ژوورەوە. دوزەن زۆر سپاس بەڕاستی گفتوگۆکەمان زۆر سەرنجڕاکێش بوو. حەز دەکەم بەردەوامیش بین بەڵام کاتەکەمان تەواو بووە. دوایین قسەی تۆ چییە؟ ئەژی گەلێک سپاسێتە دەکەم ئالا ئەم ئیرۆڤێری ڕونشتینە بە هەڤرە خەبە دەدن شتێکی گەلێکیش مەزنەش بوونامە و گوتنا منە سۆن شێرە چ ژنە چ مێرە و وی گوتنی ئەمژی تشتێ خۆ دەمەشینن و ئەم ڤێدەری ڕونشتینە و دەسەکردن. هیوام سەرکەوتنتە دوزەن دەستەکانت خۆش بەڕاستی تۆ کارێکی گەلێک مەزن دەکەی. منیش گەڕمە ستودیۆ بەلای ئێوە و سپاسان دەکەم کە لەگەڵمانە.